بینەرانی عزیز ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی تازەی ڕەهەند هاتینەوە لاتان بە کۆپلەیەکی شێرک و بێکەس دەست پێ دەکەین کە دەڵێت ئەمڕۆ هەموو دەقیقەیەک، هەموو چرکەیەک، هەموو سەعاتێک مێینەیە. ئەمڕۆ هەموو وڵات، هەموو جیهان مێینەیە. ئەمڕۆ هەموو ژیان مێینەیە. ئێمەش لەم ڕۆژە مێینەیەدا هاتینەوە لاتان پیرۆزبایی لە هەموو مێینەکانی دنیا دەکەین. پیرۆزبایی لەو پیاوانەش دەکەین کە لە مێینەکان تێدەگەن. پیرۆزبایی لە هەموو ئەو ئازادی خوازانە ئەکەین کە هەمیشە ژیانیان تەرخان کردو بۆ ئازادی یەکسانی فراوانخوازی. بینەرانی عزیز، ئەمڕۆ ئێمە بووینە پێشکەشکاری بەرنامەی ڕەهەند. حەزمان کرد وەکو وتمان هەموو جیهان مێینەیە. ئەمڕۆ پێشکەشکارەکەش مێینە بێت. بەڵام بۆ بابەتەکانی تر، بۆ پرسیارەکان دەچینەوە لای کاکزانە. میوانێکی تری ئەزیزیشماندایە کە عەمید ڕێزانە. بەخێراتن سەرچاو. خۆشمان بەخێراتی. بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێت دکتۆرە مەهاباد کامل، سەرۆکی زانکۆی هەڵەبجە و عەمید ڕێزان فەرەج، فەرماندەی سەربازی، سوپاس فەرماندەی فەوجی ژنان، سوپاس بەخێر بێت. هەروەها بەڕێزخەرمان مەولۆت لە جێگری بەڕێوەبەری گشتی چاکسازیەکان. خۆشحاڵم حەزمە کرد خاتونێک بەرنامەکە پێشکەشکا، بەڵام نەگونجا. 8 مارسان پیرۆز بێ. زۆر پێم خۆش بوو بەو دەقە دەست پێ کرد و خۆشحاڵی شەبین تەقدیماتەکەش هەڵسەنگاندنی ڕایز بوو بۆ من. دەستت خۆش بێ. خۆشحاڵە بین لەمە دووە لەو پرسانەیە پێشکەشکار بین دکتۆر. سوپاس دەکەین. 8 مارس پیرۆز بێ و ئەو دەقەش زۆر جوان بوو کە مامۆستا شێرکۆ بێکەس خوا لێ خۆش بێ ئەڵێت و هەموو کاتێک بۆ مێینێ هەموو دەقە و چرکەیەک. با لەوە دەست پێ بکەین. ئەرک و بەرپرسیارەتی لە هەرێمی کوردستان ئێستا توانین بڵێن گۆڕانکاری بووە، تەغییرات ڕوویداوە لەو سەر مەسەلەی مافەکانی ژنان و بەرپرسیارەتەکانیان و ئەرکەکانیان. مەسەلە ئێستا من لەو بەرنامەیە سێ ژن هەیە کە لە پلەی باڵایان. دووبارە سڵاتان دەبێت. 8 مارس لە هەمووان پیرۆز دەکەین. بێگومان کاتێک کە دنیا لە گۆڕانکاریدایە، هەموو چین و هەموو سێکتەرەکانی تریش لە گۆڕانکاریدان. ئەمڕۆی دنیای ژنان جیاوازە لە دنیای ژنانی چەند ساڵێک لەمە پێش. ئەمڕۆ ژنان ئاشکران، یاخود ئەتوانم بڵێم مافەکانی خۆیان نەزانن چین، لەکوێ ئەرکیان هەیە، لەکوێ بەرپرسیارەتیان هەیە. بۆیە لەم ڕۆژەدا ئێمە ئەتوانم بڵێم هەمووان ئەو جیاوازیە دەبینین کە ژنان 10 ساڵ لەمەوە پێش لە چه ئاستێکا بوون و ئێستا لە چه ئاستێکدان. بێگومان ئەمە جێی دەستخۆشیە، جێی دڵخۆشیە لە هەموو ئەو حیزب و لایەنانەی کە پاڵپشت و پشتیوانی ژنان. جێگەی دەستخۆشیە لەو پیاوانەی کە لە هەرەمی دەسەڵاتدا لەسەر و سەرەوەن و بەڵام بڕوایان بتواناکانی ژنان هەیە. زۆر کەسمان هەیە پیاون بەڵام بڕوایان بتوانای ژنان نییە. بەڵام ئێستا خەڵکانێک هەیە کە بەڕاستی بڕوا و متمانەی تەواویان بتوانەکانی ژنان هەیە. هەر لێرەشەوە دەستخۆشی تەواومان بۆ جەنابی کاقوبات هەیە کە هەمیشە پاڵپشت و پشتیوانی ژنانە. بێگومان هەواڵی کۆچ کردومان، هەواڵمان جەلال هەمیشە ئەوەی دەوت ئێوە خۆتان هەنگاو بنێن و ئێمەش پاڵپشت و پشتیوانتانین. بێگومان ژنان لەم حاڵەتەدا لەم ڕۆژەدا هەوڵ ئەدەن تێدەکۆشن، بەڵام پاڵپشتیشمان هەیە، پشتیوانیشمان هەیە. کەواتە ئێمە پشت ئەستورین بەو کەسانەی کە بڕوا و متمانەی تەواویان بە ژنان هەیە. ئەرک و بەرپرسیارەتەکانی ژنان لەم ڕۆژانەدا ئێجگار بەرز دەنرخێنین حتمما لە ئاستی باڵادان، بەڵام هێشتا لە جێگەی تەمۆحی ئێمە و ئارەزووی ئێمەدا نییە. زۆرمان ماوە بۆ ئەوەی کە بڵین ئیتر وای لێ هاتووە دنیا دنیای ژنانە، دنیا دنیایەکی پەمەیە، دنیا ئەو دنیا شەفافە نەرمەیە کە ژنانیانێ. نەخێر ماڵمان هێشتا بۆ ئەوە، چونکە هەستەکەم بەشێک لەوە پەیوەندی بە خودی ژنان خۆیانەوە هەیە. هێشتا ژنانێک هەن کە بڕوایان وایە ماڵەکەیان هەموو دنیاە بۆ ئەوان، بڕوایان وایە چوارچێوەی خێزانەکەیان هەموو دنیاە بۆوان. لەگەڵ ڕێزما بەوەی کە خێزان دامەزراوەیەکی پیرۆزە، دامەزراوەیەکە هەمومان ئەبێ لەو دامەزراوەیە ڕۆڵی سەرەکیمان هەبێ. بەڵام کاتێک کە ژنێک سەرکەوتوو بوو لەو دامەزراوە خێزانیا، حتمما نتوانێت سەرکەوتوو بێ لەو دامەزراوە گەورەی کە کۆمەلگایە، لەو دامەزراوە گەورەی کە دام و دەستگا حکوومەتەکانی و حیزبیەکانی هەرێمی کوردستانن. حتمما ژنان ئێستا لە ئەتوانم بڵێم هەم لە ڕووی زانستیەوە،
هەم لە ڕووی کاریگەڕیەوە هەم لە ڕووی سیاسیشەوە تا ڕادێک ئەتوانن ڕۆڵ ببینن و توانیشیانە ڕۆڵ ببینن دەست و پەنجیان لەگەڵ بارودۆخەکانە گۆڕانکاریەکان بەڵێ زۆر گۆڕانکاری ئێمە خودی خۆمان کە من لە هەڵەبجە باسەکەم هەڵەبجە نمونەیە کە بۆ شوێنەکانی تر ئێستاش ژنانی هەڵەبجە نمونەیەکی زۆر جوان پیشانی دنیا دەدەن نەک تەنها هەرێمی کوردستان بۆ زانیاری بەڕێزت ئێستا ئێمە لە کەناڵە جیهانیەکانەوە یان چاوپێکەوتمان لەگەڵەکەن لەسەر ڕۆڵی ژنان و لەسەر ئەو بارودۆخی کە ژنان لە هەڵەبجە هەیەە هەرچەنە ئەوەش هێشتا ماوێتی کە ئێمە بڵین تەواو هەڵەبجەش گەیشتوێتە ئەوەی کەی تر تا ئێرە و نەخێر هێشتا پێویستی پێیەتی هێشتا شوێنەکانی تر پێویستە ئێمە ئەم بارودۆخە بە هەند ئێستا سەردەمێکی زێڕینە بۆ ژنان تکایە ژنان هەستکەن بەوەی سەردەمەکەتان سەردەمێکی زێڕینە دنیا بەرەو گۆڕانکاری ئەڕوالێکی خۆتانی مەدەن. بەڵێ زۆر باشە. عەمید ڕێزان فەرماندەی سەربازی ئەرکە هەرە قورسەکە کاری سەربازیە بۆ پیاوان قورسە بۆ ژنێک ئەبێت چ قورساییەک بێ و ژنێک ببێتە فەرماندەیەکی سەربازی هەڵبەتە لە هەموو دنیاە وایە وانە بەتایبەتی لە هەرێمی کوردستانە کە لە چوارچێوەی شەڕ و نەهامەتیاین ئەمێ باسی ئەوم بۆ بکەیت چۆن ژنێک فەرماندەیەکی سەربازیە ژنان هەڵبەتم بە نامۆبوون نایڵێم وەکو دڵخۆشبوون دڵخۆشبوونیە پێشەکی پیرۆزبایی لە سەررجەم هەموو ژنانی کوردەکەم و ژنانی هەموو جیهانیش هەشتی مارز بووە ڕنگدانەوەی ژنان بووە کرانەوەی ژنان لەو ڕۆژ و زروفەی کەڕوویە لەو جیهانە و عالەمەی ئەوسا کە ژنان شۆڕشیان کرد بۆ ئەوەی کە ژن وەکو پیا و سیر کرێ و ژنیش مافەکانی بێ لەو ساوە ژنان قەباتەکەن هەتا ئێستا و ئێمەی ژنانی کوردیش بێبەش نەبووین ئەگەرچی ئێمە میلەتەکەمان چەساوە بوو هەر ژێر دەستە بووین و شۆڕشمان ژن و پیا و بەیەکەوە شۆڕشمان کردووە هەتا ئێستا بەڵام ئیتر ئێستاژ کاتی ئەوە هاتووە ئیتر ژنانیش بکرێنەوە هەچێنە کراوینەوە بە زێشتا ماومانە ژنانی سەربازی با بڵێن هێزی ژنان کە لەو گۆڕانکاریانەی کوردستان کە ڕوویە لە ساڵی 96 بە ئەمری بەڕێز مام جەلال بڕیارە هێزێکی ژنان بکرێتەوە لە سەرەتایە وەک مەفرەزەیەک بەڵام ژنان زۆر بە گوڕوتینەوە هاتن ژنانی ناو ڕێخستنەکان ناو مەڵبەندی سلێمانی بە گوڕوتینەوە هێزێکی زۆر پوختە زۆر تۆکمە و کارامە دروست بوو هەر لەو هێزە وای لێ هاتووە ئیتر ژن چووە دەورەی سەربازیەوە ژن کرایەوانێ ئێستا هەندێک ژنمان هەن بەرپرسن ئەمیت شەهلامان هەیە لە مرورە خات و زڵفانمان هەیە مەسوولی ئیدارەی کارگێڕی ئەمیدە لە کارتی زانیاری خات و سروەمان هەیە سروە ئیسماعیل مەسئولی هێزی مرکز تدریبە عێراقی لە سلکی سەربازیە ئەمانە هەمووی لە فەوجی ژنانەوە دەرچوون و لەوێەوە پێگەین و لەوێەوە چوونە کولێی عەسکەری و دەورەی سەربازی و ئێستا هەموو مەسئولی بەشن ئەشکرێ لە ناو فەرماندەیە هەوڵی بۆ بیرێ هەتا ئێستا ژن نەیتوانیوە لە فەرماندەیی بەشێ وەرگێ وەکو پیاوەکان خۆ ئیدارە عەسکەریەکەش ئەگەر بەلای برادەرانی فەرماندەی و قورس بێ بەڵام بەشە ئیداریەکان کە کاتێ ژنێک بە پلەی ئەمیدە بە پلەی بکرێت تا ئێستا ژن نەکراوە بە لیوە ئەو بڕیارە نەیراوە ئەگەر ئەو پلەیە ژوەرگێ بکرێ ژنیش ئاساییە لەبەر ئەوەی ژنانمان هەمووی نیوەی ئەو فەوجی ژنانەی کە هەن هەلی ببی بە لیواوە بەڵێ بەڵێ چەند بەسەریات تێپەڕیەوە بەسەر زۆر 2016ەوە ئەمیدیت بەڵێ لیوا ڕەفیقەکانی من ئەی بۆچی تۆ نەبووی بە لیوا ئەی پێیان وایە قەناعەتیان بەوە نییە ژن بگاتە ئاستی ئەو پلەیە هەتا ئێستا قەرارە یان تێگەیشتنێکی قەرار نییە بەس تێگەیشتنیەکە هەتا برادەرەکانی خۆیان وەستاوێ قەناعەتیان بەوە نییە ژنێ بکەن بە لیوە بەڵام من پێم وایە ئەی خۆت هیچ هەوڵێکت داوە هیچ تەقدیماتێک تەقدیمان کردووە هەموو مستەفسەکاتی پێویستی هەیە بۆی ئەمەوەی بووین بە لیوە بەڵام قەناعەتیان بەوە نەبووە دانیان بەوان نەناوە ژنێک بێ بە لیوە هەتا ئێستا بەڵام من پێم وایە ئەگەر ڕەوەنشاد بە ڕێز مام جەلال بمایە دەمێ بوو ژنان نەک من سێیەک ئەبووینە لیوە ئەمیدیتر هەیە ها بەڵێ بەڵام ئەوان قەناعەتیان بەوە نییە هەتا ئێسش قەناعەتە لە وەزارەتی پێشمەرگەوەیە یان لە وەزارەتەوە ئەگەڕێتەوە چۆڕە بێتەوە بۆ ناو فەرماندەی
هەندێ پۆست خوانەکە کاقوبەت بوو بزانێت ئەزانێت ئەگەدارە نازانم یاخوا بیزانێت زۆر شەڕمان بۆ زۆر سەرسەختانە پاڵ یاخوا بیزانێ و شەڕیش بکات بەڵام شتێکی تریان بۆ کردو بەڕاستی لەم ماوەیە ئەمرەکەم دەرەچێ هەتا ئێسا ئەوە یەکەم پۆستە بیرێ بەژین ژنێ بکرێتە ڕاوێژکاری سەربازی بۆ کاروباری ژنان ئەوە بڕیارێکی تازە بوو یایەن ئەو برادەرانەی فەرماندەی و کاک بەختیاری ئەمیندار لەگەڵ بەڕێز کاک لیوا عومەر ڕوکن بە هەردووکیان ئەو بڕیارەیان منیان مرشح کردو بۆ ئەو پۆستە ئەمە یەکەم پۆستی ڕاوێژکاری سەربازیە ژنوەری ئەگرێت ئەمەیان کردووە یعنی ئەوەش دڵخۆشکەرە بۆ ژنان یعنی ئەتوانی مؤهل بێت ئیش بۆ ژنان زیاتر بکەی ئێمە لە وەزارەت بەشی جەندەرمان هەیە بەشی جەندەر هەیە ئیش بۆ ژنانەکە ئێستا ئەم جارە دەورەی کولێ ئەسکەری 45 کچیتیایە بەڕاستی من ماوەی لەمە و پێش چووم سەردانم کردن کۆبوونەوەم پێکردن کاک لیوا سەلاح وتی کچەکان بە ئازاتر و خۆڕاگرترن لە کوڕەکان لەبەرەوەی تەدریبەکەیان زۆر قورسە لە عەقڵان نییە یعنی کچەکان وایان لیاتوویی دەموچاون نەئەناسیوە چ ڕەنگن ئەوە نە قورس بوو هەمویان کاتە ئەمە تەفاسیلتی دەچینە ناو بابەتانەوە ئەرکە قورسێکە ژن بەڕێوەبە لەگەڵ خەرامان خانیش قساکەین خەرمان خان سڵاو لێبێ بۆ بەڕێستان پۆستێکی باڵای ئیداری تا چەند وەکو ژن یان بە ئەوە بڵین ئەگەر بەراوردێکەکەین بەبێ لایەنداریکردن ژنان سەرکەوتوترن لە ئیدارە یان پیاوان سڵاو لە بینەرانی کورسات و سڵاو لە هەموو خەڵکی کوردستان پێشەچی پێم خۆشە پیرۆستەکەم گوێ لە دەنج خۆیە بێتەوە هاوڕێن بۆی چارە هەموو ژنان بکەم بەڵێ 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 ئەستە بۆ چارەسەرەکە بەردەوام پێم خۆشە بۆ بۆنەیە بە بۆنەی 8 مارس پێم خۆشە پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو ژنانی کوردستان و جیهان بکەم بە تایبەتی دایکی شەهیدان خێزانی شەهیدان کە بەڕاستی ئەوان ڕۆلیان هەبووە شایانی ئەوەیە کە باسییان بکەین لەو ڕۆژە چووە هەرچەند ئەمن خۆم بەڕاستی یعنی گەیشتینە وەختە چیوە کە کاتە ساتە چیوە ئێستام هەموو ڕۆژم پێ 8 مارسە هەر ئەوە نییە ئەمە دانشین لە 8 مارس باسی ژن بکەین چکە هەموو ڕۆژی ژنە لە هەموو ڕۆژەکی ژن دەتوانی خۆی دەرخا کارەکانیشی بەردەوام دیارە و بەڵام لەو ڕۆژە ئەوەیە ئەو یادا هەر جارێ دەکرێتەوە لەبەر ئەوەی لەو ڕۆژە کە توانراوە ژن ڕۆلیان هەبی و مافی خۆیان دەستبەر بکەن بتوانن مافەکانیان وەرگرن و ئازادی خۆیان وەرگرن و ڕۆژێکی گرنگ و پڕبەخش بۆ لۆژن لەبەر ئەوە هیوادارم و ئومێدم وایە ئەو ئومێد و ئەو سەرکەوتن و ئەو دەستکەوتنانەی ژن هەر بەردەوام بن دکتۆرم هەبات پرسیارتی نمونەش لەسەر بۆی خەرمانخان جێگری بەڕێوەبەری گشتی بەڵێ خەرمانخان ئێمە وەکو چاکسازیەکانیش بە باسی سکتەری حکومیش بکەین کە وەکو چاکسازیەکان توانیتمان ڕۆلی باشمان هەبی بە تایبەتی ئەمە وەکو چاکسازی ڕاستە ئیش دەکەین چکە ئەمە کە باز دەکەین ژن و پیاویش کە ژن دەلێ ژنی سەرکەوتو پیاوی باش لە دویتی کو لەسەر پیاویشەیە پیاوی سەرکەوتو ژنێک لە پاڵپشتێتی بەڵێ پاڵپشتیتی عینی شتە لەبەر ئەوەی بەڵام ئەمە وەکو لۆژن لە چاکسازیەکان ئەوەی توانیتمان ڕەوشیان بەرەو باشتر ببین هەوڵمان لۆدایە هەوڵی جددیماندایە و کەم تەرخەمیمان نەکردیە دکتۆرم هابات پرسیاری هەیە بەڵێکمە خەرمانخان سڵاو لێبێ ئایا بەڕای جەنابەت سڵاو لە جەنابیشت ئەگەر ژنان ئەو بە پرسیارەتی هەڵگرن باشترە یاخود پیاوان لەو پێگەی جەنابدا ژن بێت یا پیا بێت باشترە کامیان بەڕای من هەر یەکە و دەتوان ڕۆلی خۆیان هەیە ناتوانین جیایکەینەوە چکە هەردووکمان مرۆڤین و ژیانیش بە هەردووکان دەڕوە ئەمە لەگەڵ
بەڕاستی ئەو بیر و ڕایم هەیە چکە لە هەندێک سکتەر هەیە لەوانەیە ژن بتوانێت ڕۆلی باشتر بی بەڵام لە هەندە سکتەری دیش هەیە بە تەکیدەوە پیاویش ڕۆلی خۆی دەبی خۆ ئەوەتە ئەوەمان کا قوبات خۆ جێگری سەرۆکی حکوومەتە ئەو ڕۆلی خۆی دیتە زۆر لە پاڵپشتی لە بۆ ژنان وەکو خۆتان گۆتان بەڕێز خوالی خۆش بمام جەلال ڕۆلی هەبووە لە بۆ ژن خۆ ئەگەر ئەوان نەبن ئەمەش ناتوانین بەڕاستی لەوانەیە لە هەندێک جێگە ئەو ڕۆلەی کە ئێستا یان گەیشتینە ئەو ئاست و مستەوای ئێستا لەوانەیە نەمانتوانی با بەتەنێ بکەین دەبی پاڵپشتمان هەبی دەبی پشت ئەستور بین بە پیاوەوە کە ئەوان پاڵپشتمان بووینە بە تەکید ئەمەش ڕۆلی خۆمان دەبی لێ ناتوان جیاکاری بکەین بڵێن وڵە ڕۆلی پیا و زیاتر باشترە بیکایان ژن ئەوە ئێستا ئەمە وەکو باسی خۆم کەم لە چاکسازیەکان بەڕێوەبەری گشتەکەمان پیاوە خۆ من جێگری ئەوم ژنم هەر یەکە ڕۆلی خۆمان دەبینین بە جۆرەی ئیشەکانی خۆمان ئەوەی بتوانین ئەمە خزمەتی چاکسازیەکان بکەین بە ژن و بە پیا بەڵام ئەمن وەکو ژن لەوانەیە بتوانم زیاتر چکە لەگەڵ بەشی ژنان زۆر بچمە ناویان زۆر گیان لێ بگرم بە تەکید لەوێندا ڕۆلی من زیاترە چکە ئەو ژنانە زیاتر دەتوانن بە زۆر بە سقاوە بلێ هەست بە ئەمان دەکەن کە لەگەڵ من دادەنیشن مەعاناتی خۆیان دەلێن کە دەچمە ناویان بە بێشەرمەوە هەموو قسەچی ینی ئەوەی دەیانەوێتن دەتوانن دەری ببڕن وەکو ژن چکە ژن لەگەڵ ژن لەوانەیە لە زۆر بابەت هەیە زیاتر لە یەکتری تێبگەن بە تەکید ئەوە بەڵێ خەرماخە ئەگەر مۆلات دکتۆرم هەبات عەفوەن دکتۆرم هەبات مەسەلەن ئێستا لە شاخ زۆر جار هەر وتراوە ژن مافی پێشل کراوە بەڵام ژن ژمارەیەکی زۆریان لە شاخ بوو پێشەنجیان هێرۆخان ژنێک بۆ مەسەلەن سەدان پیا و مەسەلەن داواکاری سیاسی داواکاری مادی بخستۆتە بەردەستی و بڕیاردەری سیاسی بۆ بڕیاردەری نیشتیمانی وتەوەی بووە بەڵام ئەوە ئێستا لقی لێ بۆتەوە ماشەڵڵا ئێستا ئەوە ئەبینم و لە ڕۆژاوای کوردستان ئەبینین مەسەلەن لە شۆڕشی ڕۆژاوای کوردستانە ژن چ ڕۆڵێکی هەبووە چ قارەمانێتێکی هەبوو وانە شان بەشانی براکانیان فەرقت نەکردووە کە ئەمە ژنیان پیاوە لە مەفرەزەیەکە کە هەبوون ئەمە چیتان لا دروستەکە ئەمە نەسڕێتەوە بەس نەبێ بڵین مافی ژنانیانەوانە بەڵکو بڵین تەواو ینی ئەوە نەماوە سەهال لای خۆت وتت مەسەلەن ئەو جەنابە سەرۆکی زانکۆیت نوخشەخان قایم قامە ئەو خاتونە بە ڕێزەی تر گەشت و شارەوانیەکانە مەسەلەن ئەو فەرماندەی سەربازی مەسەلەن ئەو جێگری بەڕێوەبەری گشتی ینی ئەمە تێنەپەڕێنین ئەو کولتورەی کە لە شاخەوە هات لێرە لە ڕاستیا ئێمە لێرە سڵاو ڕێز بۆ هێرەخان دەنێرین هەڵبەتە ئەرشیفە دەوڵەمەندەی کە ئێستا کورسات و بەشێک لە دەستگاکان هەیەی هەمووی دەست و پەنجەی دەست و پەنجەی جەنابیانی پێوە دیارە ئەمە ژنێک گەم ڕۆڵی دیوە کەواتە پێداویستیەکانی ڕۆژ لە هەموو زروف و سەردەمێکدا ژن توانێتی ڕۆڵی خۆی ببینە ئەگەر لە شاخ بێ ئەگەر لە شار بێ گرنگترین شدەوەیە کە ژنان وەکوتم خۆیان بڕیار بدەن لە ناخی خۆیانە ئەو بڕیاریان نابێت بڵێن ئێمە ئەتوانین نەتوانین لە فەرهەنگی مشکیانە بفڕنەوە ئاستەمە تۆ بڵێ ناتوانم بەڵام لە کاتێکا کە دەتوانی نەخێر ئێمە هێشتا بەس نییە کە بڵین مافی ژنان چکە ئێمە باز لە شوێنێک ناکەین باز لە جوغرافیایەک ناکەین باز لە کوێرە دێک دەکەین کە لەوانەیە زۆر قورس بێ ئەو بۆی بڵێ من ژنم من مافم هەیە من ئەمەوێ ئەم کارە بکەم ئەمانە تەنها ئێمە باز لە شارەکان ناکەین باز لە هەڵەبجە ناکەین باز لە شوێنێکی جوغرافیایەکی دیاریکراو ناکەین باز لە هەموو کوردستانەکەین باز لە هەموو جیهانەکەین باز لەو شوێنانە دەکەین کە تا ئێستش ژنان بە مافەکانی خۆیان ئاشنانین نازانن مافەکانیان چییە نازان ئەرک و بەرپرسیارەتیان چییە تەنها ئەرک و پرسیارەتی خۆیان لەوەدا دەبینەوە کە لە ماڵەکانی خۆیانە لە چوارچەوەی خێزانەکانی خۆیان نابن هەڵبەتە ئێمەی ژنان یاخود ئەو ئەمەی کە ئێستا بەشێک لە ژنان پێیگەیشتون خەباتی بیستووە بە شەو ڕۆژێک نهاتێتی هەزەکەم بە جەنابەت بڵێم ئێمە لە هەورامان لە سەردەمێکا لە 330 کۆچیدا پەرلەمانێکی بچووکراوە هەبووە ناوی ژیلاو مەرێ بووە لە کاتێکدا من باسی 330 کۆچیەکەم لە ئەوروپاش 100 ساڵێکە ژن بۆی هەیە دەنگ بدات نەک خۆی کاندیکە لەم ژیلاو مەرەیە ژنێک بە ناوی دایەخەنانە 2-4 ساڵی
خۆی هەڵبژاردووە و ئەندام پەرلەمان بۆ سەرۆکایەتی ئەو پەرلەمانە بچووکەی کردووە کەواتە ئێمە وەکو خۆمان بێ شانازی بۆ مێژوەمانەوە بکەین هەورامان و کوردستان هەر یەک ڕەسەنی هەیە و یەک ئەسڵی هەیە بەڵام تا ئەم دەقەیەش ئەو ژیلاومەرەیە کە لەو شوێنەیە هەبووە بەڵام چەندین دێهاتی ترمان هەیە چەندین شوێنی ترمان هەیە تا ئێستش لەوانەیە تەنانەت سەتەلایتیان نەبێت تەنانەت نازانانی بە جۆرێک لە ئەوانی تر شەڕ بۆ خۆمان ناکەین ئێمە ئەم جەنگی کەیەکەین بۆ مناڵەکانمانە بۆ نەوەکانمانە بۆ داهاتوومانە بۆ ئەومانەکە من وەکو خۆم کە لە زانکۆم کاتە خوێندکارەکانیان لە زانکۆ نمونەیەکی جوان ببینن کە دکتۆرە مەهاباد چۆن بۆ بە سەرۆکی یەکەم سەرۆک زانکۆی ژن لە هەرێمی کوردستان و عێراقدا ئەویش ئومێدی هەبێت تمۆحی هەبێ هەوڵ با ئیشکە بێگومان حەزەکەم لێش نەشاربە و زۆر خوێندکاریانە لامان یعنی معجیبی ئەو نمونەیەن معجیبی ئەو جۆرە سیاستکردن و کارکردن کە لە هەڵەبجێ هەیە ئەمە ئێمە ئەبینە نمونەیەکی جوان بۆ خوێندکارەکانمان هەموو هەندانێکە بۆ کچان هەندانێکە بۆ ژنان لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان کەسێک بیری کردبێتەوە چۆن خەڵگەتوانێت ببێ بە سەرۆکی زانکۆ بەڵام ئێستا زۆر ئاساییە خەڵگەتوانێت ببێ بە هەر شتێ بەڵام بڕیارەکە لە خودی خۆتە هیچ شتێ ڕێگا بۆ هیچمان گوڵڕێژ نەبوو حەزەکەم بزانی ئاستەنگی زۆر هاتوۆتە بەردەمان چاڵی زۆر هەڵکەنراوە لە بەردەمانە بەڵام بە سینیەکی حازر یاوێتیانە دەستمان و بڵێن ئەوەتانە بەڵام ئەوەش هەیە پۆست تەنها ئەوە نییە پۆستێک بێ بۆ ناو تۆ ئەبێ ئەو پۆستە دووەرگرت خزمەت کاری خەڵکبی تەنها لە پشت نێز و کورسێکەوە دانەنیشی خەریکی ئیمزا و واژۆکردنی نەخێر تۆ ئەبێ ئەمە بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسیارەتیە لەسەر شانی تۆ هەموو چرکەیەک کە تێ ئەپەڕێت لە زانکۆل بۆ من بەرپرسیارەتێکی تازەیە ئەرکێکی تازەیە لەسەر ڕاگری کۆلێژەکان بەشی زۆریان پیاوە من سەرۆکی ئەنجومەنێکم سەرجەمیان پیاون ڕاستە مناقەشاکرێ لەسەر مێزی گفتوگۆ لەسەر ئەنجومەن ئەندامانی ئەنجومەن بەڵام دوجار من ئەبێ بڕیار بم ئەبێ من بڕیار بم بڕیارەکەشم ئەبێ دروست بێ هەم دڵی کەسیشم تا ڕادەیەک بە جۆرێک لێ نەڕەنجێت هەمیش ڕێنمایی و یاسایی بێ بڕیارەکانی کە ئەم نابێت دژ بەیەک من لەگەڵ ئەو بڕیار و ڕێنمایانی کە لە وەزارەتی خوێنی باڵاوە دەرەچێت کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرەچێت دوجار حەزەکەم یەک شتێ پێ بڵێم سەرۆکایەتی کردنی ئەنجومەنی زانکۆ قورسە چونکە هەر یەکێک لەو بەڕێزانە پێگە و پۆستی خۆیانیان هەیە شخصێت و کەسایەتی خۆیانیان هەیە بەڵام دوجار لەبەرەوەی کە ئێمە وەکو سەرۆکی زانکۆ لەو شوێنەین هەم ئەوان ڕێز لە پێگە و پۆستەکەی منەگرن هەم منیش ڕێز لەوان دەگرن لێرەیە ژن و پیاوی ئەسڕێتەوە تێگەشتێکی ئینسانی ئەسڕێت لەویا تۆ ئەبێ وەکو پۆستەکەت کارکەی نابێ وەکو ژنێک مامەڵەکەی کە چوومە سەر کورسی و کە چوومە ئەو دی و محەجەرەکەی زانکۆ دەرگای زانکۆ ئەبێ هەموو شتێک لە خۆمدا ماڵم ئێمە ئەرک و بەرپرسیارەتیمان لەسەر شانە ئێمە ڕاستە دوجار ژنین ژن ئەبێ نەرم بێ ئەبێ مهرەبان بێ ئەبێ پارێزگاری لە شکو و شێوەی خۆشی بکە بتێنێتێشان دەکە لە پیاو سەرکەوتوتر بەڵام بێگومان پیاو یەک جار چاوی لەسرە ئەی ژن جارێک وەکو ئەرکەکەی و بەرپرسیارەتەکەی کە ئەرک و بەرپرسیارەتێت جاری دووەم وەکو ژنێک تۆ ئەبێ بیسەلمێنی چونکە تۆ نمونەی بۆ چەندین ژنی تر لە وڵاتەکەدا من تەنها تەمسیلی مەهاباد ناکەم لەو شوێنەیە من هەموو جارێ وتومە ئەو پۆستە هی من نییە بەتەنیا ئەو پۆستە هەموو هی و ژنانەیە کە چاویان لەسەر سەرۆکی زانکۆیە ئەیانەوێ نمونەیەکی جوان پیشامە کەواتە من ئەگەر سەرکەوتوو بم لەم پۆستەیە کەواتە ژنانی تریش ئەگەر هاتنە ئەو جێگای من لەو جێگای من بن بێگومان سەرکەوتووە بن کەواتە ئێمە بێگومان چاومان دەزیاترە چاومان لەوەیە کە بتوانین لە لووتکەی دەسەڵات و بڕیاردان دابین لەو شوێنەیە بین کە لەگەڵ دوو پیاوێک لەم لاوە پیاوێک لاوە ئێمە لە ناوەڕاستا بتوانین باڵانسێک ڕاگرین و لەگەڵ یانە بڕیاری دروست بدرێت زۆر باشە دکتۆرە دەستخۆش بەڕێز عەمید ڕێزان مامهێمنی مکریانی ئەڵەیە شاعیر ئەڵە چیژی خەڵکی گەڕا بە ئاسمانە چۆ ژێر بەعر دەک نەبێنم کاری تۆش هەر لە ژوور دانیشتنە ئەو کاتواڵەوەنیە چیژی ئێمەش ئێستا لە ئاسمانە شایە و چۆتە ژێر بەحر و لە ماڵیش دانەنیشتەوە بەڵام ڕەنگە جوزئێکی هەبێ لە ماڵەوە دانیشت بێ پامی تۆ چیە بۆ ئەوەی کە بتوانرێ ئەمانەش
ینی وەکو ئەوەک ڕقم دوو سێری خۆیان دەکەن با زۆر ڕاشکاو ئێستا خاتوش ژن هەیە ئەو خات وەرتێ بوو ئەوانە دووشان فڕۆکەوانن بڵێ ئێستا ژن هەیە قەنەعەتی بەخۆی نییە ژن هەیە بەس پێی وایە شوو بکە و مناڵی بێ و مناڵ ماڵ بەخێ و کابی با بڕێەوە پێی وایە ئەڵێەوەی پیاوەی کا بە ئێمە ناکرێت ئێمە ئێستش ئەیە ڕۆماوە ئێمە ئەوە بۆ چی بکەین ئێمە بۆ خەڵق قسەمان پێڵێ دوای قسەی خەڵکەکەوین بەڵام ئێمە دوای قسەی خەڵکەوین نابێ ئەبێ بۆستین لە ژیانە وەستانە نییە لە ژیاننا و گوێدانە قسەژ نییە لە ژیانە خۆ تۆ بیێنە ئەم ماوەیە ئێمە فەیسبوک کارێکی بە فەوجی ژنانکرد نەبێت تۆ نایارەکانمان بە خەیاڵیشمانان نەهاو ئەوە قسەی نایارەکانە و حەزەکات ئەو لێدانی ژنەبوو لە ژن لێدانی ژنە دوورخستنەوەی ژنە پێی خۆش نییە تۆ ژنی ناری تۆیە لەبەر ئەوە قسەی ناشرینی هەر زۆر بێڕەوات لە سەرکات لە کەرامەتیشە بەڵام بە خەیاڵیشمانان نەهاو ئەسڵەن هەر جوانکەن بەڕاستی ئەمە مشکل وایە عادەتەن لە کۆمەلگای ئێمەیە مەسەلێکی پێڵن کەرامەت و شەرەف کە ئەمە هەر مانای نییە من پێم وایە لە زمانی کوردیا شەرەف و کەرامەت و توێژینەوەی نییە ئەمە شتێکە و دروست کراوە بۆ ژنان ئەگەر ژن گوێ باتە قسەی خەڵک ئەڵێ ئەگەر من خۆم لە خۆم بناسم شەرەف لە سەرکەوتنە ڕێزان شەرەف لە سەرکەوتنە با لە سەرکەوتنایە ئەداکردنی خۆتایە ئێسەش دەیان ژن نەکوژرێت دەیان ژن کەرامەتی ڕۆژێ هەندێک ژنیش خەتای خۆیەتی بەڕاستی لە خۆیە دەیان ژنیشێ لە پێگەیە قسەشی پێڵ بەڵام کە خۆی پاک بوو هیچی نەبوو با بڵێ بە تایبەتی ئێمە ژنان لە بواری سەربازیە شوێنەکەمان زۆر حساسە پیاوە هەیە قەنەعەتی باشە بۆ تێگەیشتنە نیە با ڕاشکا بین بەڕێز عەمید ڕێزا مەسەلەن ئەگەر قەزیەیەکی مەسەلەن ئەوەی بەریەکەوتنی نێوان ژن و پیا بۆ ژنەکە شەرەفێ ئەی بۆ پیاوەکە شەرەف بۆ پیاوەکە بۆ شەرەف ئەم تێگەیشتنە بۆ ناسڕێتەوە سەیرەکەی لەبەر ئەوەی پیاوی وایە قەنەعەتی بەوە نییە تۆ سەرباز بیت قەنەعەتی بەوە نییە تۆ وەکو ئەو نەجمە و کردوتەشان وەکو ئەو دەورەت تەواو کردو وەکو ئەو کولیە تەواو کردو وەکو ئێستا لە فەوجی ژنانە تیاتی دوو شەهادەی هەیە سێ زمانە زانێت قەنەعەتی پێ نییە پیاوەکەی بەرامبەری نەک هەمویان هەیەی قەنەعەتی پێ نییە بۆ سێ هەر وەکو زەعیفە و هینسەیرتەکاڵە چی پێکرێ ئەی تۆ چی و پێ ئەکرێ بەس بە تۆ ئەکرێت نەخێر بە تۆ ناکرێ ئەگەر منیش نەبم من تەواوکەری تۆ نەبم تۆش پێن ناکرێ تۆ پێ دوایە هەر ئەچیتە مەیدانی شەڕی جەنگەوە منیشە بەڵێ شەهیدیشمانێ منیشە چمە مەیدانەوە ڕێ بە منیش بەم سنگ بنێم بە گولەوە من شەهیدم ماوە تۆ چۆن قەنەعەتە بۆ ئەبێ قەنەعەتی پێ بکەین ئەبێ قەنەعەت بە پیاو بکەین بە تایبەتی پیاوانی ئێمەی هێزی پێشمەرگە و هێزی سەربازیمان کە ژنیش وەکو تۆ سەربازە ئەو ژنەش توانای هەیە جەستە حەقی نییە بەسەر ژن و پیاوانە ئینسان کە ئەبێ لە دایک هەمووی وەکو یەکە بێ لە دایک هەمووی بابە کوردەکەی بە یەک ژانە بێ لە دایک ئیتر لەو دوا کۆمەلگا ئەی گۆڕێ ئەبێ ئەو کۆمەلگایە بەڵام یەک ڕاستی هەیە بۆی بینەرەکانیشم ئەکید ئەوانی شارەزان نەزانن تا پلەی عەقید ئەگەر تۆ لە ژوورێکا دانیش بێ نا تاپلەی عەقید ئەبێ بێ تەحیە بۆ تۆ بکەوانیە بەڵێ ئەگەر پیاویشکردن بەبێ ئەوە هیچە من یەک شتەڵێم وەختی خۆی من ئەو وەختە ئێمە هێشتا دەورەی ئەسکەری تەواو نەچوو بووین فەرماندەی فەوجی ژنان بووم لە 2001 بۆ 2003 کاک لیوا سمکۆ هەبوو ئەو وەختە ئەو مەسوولی متابعە و تەفتیش بوو جارێکیان نردی بە دوامە وتی وەرە وەختەم لە سەربازیەش نەبوو جلە کەتافیەکان و ئەوەمان لە بەرە کردومانە وتی وەرە بەدەل تەحیە بنووسە وتم بەدەل تەحیە بۆ چی بنووسم وتی ئێوە وەختی خۆی لە جێشی عێراقیە بەدەل تەحیە هەبووە بۆی پیاو نابێت تەحیە بۆ ژنکە وتم بۆ خێرە تەحیە بۆ ژن نەکرێت وتی ئەوە ئێوە ژنان وردە وردە ئەنێرنە دەورەی ئەسکەری وتی 25 دینار بەدەل تەحیە وتم من ناینووسم ڕەدم کردەوە وتم ئێمە ئەو قەرارە قبوڵ ناکەین ئێمە چەکمان دژی حکومەتە هەڵگرت هێشتا حکومەتی بەعز نەڕووخا بوو ئەمانە دوای ماوەیەکی پێچوو ڕەوەشاد مامجەلال بانگی کردم بۆ ئیشێ تەبیعی پێیان وتبوو پێشەوەی من پێی بڵێم پێیان وتبوو بەڵام کە من پێم وتی دوایی وتی چاوەڕێ بووم پێم بڵێ تم بەڕێز مامجەلال کاگلیوا سمکۆ بانگی کردوم بۆ شتێکی وا پێی وتم نووسرایە بنووسە بۆی بەدە وتی ئەی تۆ وتە چی ئەو هیچی پێ نەوتم بە منی وت تی ئەی تۆ
تشيت تم من رد مايا وتي بور رديا وتم أو قراري تي حزبي بحث أجر هو حزبي بحث من نازن جن لجيش عراقية أبو بينا وبيلواني بيسجن نم بيستو ولا جيش عراقية جنيتي أبو بيلواني بورمس مجموعة جنيان دانا بيت هيك تربو أو وقتج أو زمان جا وتم يمدجي أو حكمته إن شكمان هالقرتو إما أمانوي جن بكري تواني إما أمانوي هي زكي سربازي توكمة أو قرارانا هم يردكينو تي دست خوش بيا زور شاكا وتي هتا أتواني دجايتي هرهمو بيواني فرمان دينكا أي استاصلاوي سربازي هي يستشنية بلان ببي بسبليني سربازي ببي بسبليني عسكري هيك عقيد أبي تحية يعني سلاوي سربازي بتوبكا خوي أبي ملازمة تحية وأبي خوارة وأشي لا بندي سربازي تا عقيد أبي بتوبكا سلاوي سربازي نية نايكاد صدفة كردو لقال بياوات شو ما تجربوا بياوا كيان كردو وبنيان كردو نية عليا ثانية بلا موز ناوخو هيتي ناوخو أي كان بويان شو نتا ناوخو كردو أنا بس لنا فرمان دي نايكن يعني نيان كردو قناعتي بونية جن أما رقدانو لسرورة زان خانة وتازو تشوفوا ما أوي وتيان فلان كزيد ولا الدكتور وتنبابد هاد أول بشتي دركاكو أول وستاد شنشركي وتنفرمو كاكا والله من تصور ما كر استبوين باخي كسمالك لسر وكرسي مازه دانش بتصور ما كر وجنق لي يابا شو شكلت يعني او يعني وراها او بلو بوستا بس شايني بياوا بس بو برقي بياوا دورا او تشكل اي ولا مدنيا ورا يمن لا عسكري شا تيجيش نزور خراب يعني تو بالسيري او الرتبه السربازيه كيس لقيش تو تاويا بس بندي تو تاويا لانه ششواني من جلي عسكري لبركم لا شروال يعني استبون منى اگر ملازمك يعني مقدمك نقيبه شي جن هبه سلاوي سربازي اكا بلام جن كان ايكن هم بس بياو نايك بس بياو نايك بس انا مش نقر لواك ببيني ببوي بكيت من ايكم لبر اوي رتبه عسكريه بس ديسبليني عسكري او داوا فكريت براستي بتماين داوا بكين بياتشنو يك بمسألة شخصيا اشتكى بلام ما بيني سربازي يعني تو ينكر بوا قراري حزبي بحث مان هم يرد كردو تو خير المسألة عسكرية ام قرار بوتا كزنا زاني لجو اما هاتوا لنا اما هر ام تيجيشنيك ابي شيء لسر او سايا بوي اشري اما بي اواسير كين كام كسا من لقى بيجا كي ما مال بكم لقى بيجا كي نقل الشخص لقى جنس ما مالنا لقى رجزا ما بخاكو تو رتبه بس تيجن بيو بياو بيش فرقي هي هو او تاع الاما او هم الدوري لكل عسكري بيشتريش دوري فرماندي يكري هرجنو بياو هم يبيكو تدريب ما يك تدريب ما يك درسش ما نقبل بيكي شو ده الجنجاري واجنا كان يكم ابو لسر بياو زۆر باشە بە بچینەوە لای خات و خەرامان تێگەیشتنی تۆ بۆ ئەوەی کە لەسەر لێرە گفتوگۆی لەبارەوەکەین هەرچەندە ژن و پێگەی ژن لە زۆر بوارات چۆتە پێشەوە و لە زۆر جێدەستی خۆیان دیاری کردووە بەڵام هێشتا هەندێک تێگەیشتنی خوارە و خێت هەیە قسەی بەڕێزت لەسەر ئەم بابەتە کاکزانە قسەی من دەستخۆشی لە دکتۆرە مەهاباتیش دەکەم بەڕاستی ئەوەی کە پێشتریش ئەمنیش باسم کرد و جەنابیشی ئاماژەی بەوەی کرد ئەوەی پێشترش ئەمنیش گوتم ژن بە جۆرەی پۆستەکەی دەتوانێت ڕۆلی خۆی بینی ژن لۆ خۆی دەتوانی هەوڵدا ژن ئەگەر مەبەستی بی نەک ئەمن هەر دانیشم باسکەم بڵێم مافەکەم ئەوەیە مافم ئەوەیە دەبی بە فعلی بچم خۆم پیشاندەم ئیشەکانم پێشاندەم کە ئەمن چوومە پێش ئەمن ناتوانین ئەو شتەی سایکۆلۆجیە یعنی ئەگەر پیاوە لەوانەیە جاریوە لە ژنیش ئەو تەحەدێ دەبینین ئەمن دەبی زۆر بیری لە شتی باشتر بکەم لەوەی دانیشم کە بڵێم پیاو وا دەکا لەگەڵم تەحەدیاتم هەیە پێی خۆش نییە دەبی ئەمن ئەوانەی بخەمەلای چکە بەڕاستی ئەمە گەیشتنە زەمانش گەیشتنە سەدەچی زۆر شتی مهمتر هەیە لەوەی یەک لەوانە ئەمە دەبی ژن بیر لەوەی بکاتەوە ئێستا ئەمە تەحەدیاتی ئەوەی وڵاتیمەوە هەموو وڵاتانی جیهان تقریبا هەموو وڵات تووشی ئەنواع تەحەدیات دەبی تەحەدیاتی ژینگەیە تەحەدیاتی نەخۆشیە تەحەدیاتی ترە با ژن هەستی خۆی
وەکو دەلێ بکەوتە سەر پێ مادەم شتەکانیش ئاسانکاریمان لۆ هەیە بەڕاستی وەکو جاران نییە زۆر ئاسانکاری هەیە لۆ ژنان ئەگەر ژن خۆی بێوێ ئیش بکا و ژن بێوێ خۆی بباتە پێش ئەم تەسەوڕ دەکەم دەتوانی ئەوانەی وەکو تەحەدیاتێکی بچووک لەلایەکدانێ باش ئەمن با هەستین بیرکەینەوە وەکو ژنان چۆن بتوانین ئەو تەحەدیانەی لەسەر زاڵ بین مەسەلەی ژینگەیە باشتی باشتر بکەین بیری لێ بکەینەوە خۆبانکانەی جیهانی ئەوەی نەتەوە یەکگرتووەکان چەند ڕێکخراو هەیە ئاژانسی ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە با بتوانین لەگەریان شتێکی بکەین کە پیاو نەیکردیە با شتەکان بە دیار بێخین خۆ ئەمن باسی خۆمان بکەین لە جێگە و پۆستی خۆمان ئەمن مەسەلەن لەوانەیە زۆر شت هەبووە لە ژن زیاتر بیرم لێ کردیتەوە لۆ ژن چی بکەین لە چاکسازیەکان چ کرایە و چ بەرەو باشتر چۆڕەوشیان بەڕای من ئەوەی پێمان کرابی هیچ درێخی نەکرایە و لە چاکسازیەکان خات و خەرامان ئەوەی کە خۆت متابعەت کرد بێ ژنان مەسەلەن چ شتێک زۆر ئازاری داوی لەو چیرۆکانەی بۆیان باس کردویت والله ئەوانە ئەوەی ژنبوون بەسەری مەسەلەی کەلتور دەوری هەبووە لەسەری ئەوەی مەسەلەی کەلتور لە ژێر بارەکی کەلتورەکی خراپ کەتیتە ئەو ناو چاکسازێ لە ژێر زەختەکی بلێ ئابووری سیاسی کەلتوریەکە زۆر دەوری هەیە ئەوانەی خاستن زیاترینی ئەوان لە دەوروبەری بەڕاستی ئەوانەی ناوشارەکە ئیلا حەدین ما تۆزێ باشترن بە سەراحەت دەوری سەقافەتی زۆر دەوری هەیە ڕۆشنبیری زۆر مهمە لە بۆ نەک هەر ژن ئەم بە شێوەی گشتی دەڵێم ئەو جە ژن ژنیش ڕۆلی خۆی وەکو خۆمان باسمان کرد لە هەموو بوارەکان هەیە خۆ ژن لە حکومەت هەیە لە سیاست هەیە ژنی باشمان هەیە بەتوانامان هەیە زیرەکمان هەیە هەموو ڕۆلی خۆیان هەبووە بەڵام بەداخەوە کە لە چاکسازەکانی ژنمان هەیە خۆ ئەوەش هەر کەس حەز ناکە بێتە ناو چاکسازەکان ئەگەر لە ژێر بارەکی دەرونی یان کەلتوری یان بارەکی ئابووری بە هەر حاڵ کە هاتە چاکسازیش دەبێت ئەمە وەکو ئینسان تەعاملی لەگەر بکەین وەکو ئینسان دەرەجەیەک وەکو ژن دەرەجە دوو کە خۆمان ژنی لەوێن دەر دەبێ دائیمەن وەکو دکتۆری دەرونیمان لۆیان دابین کردیا پزیشک ئیحالە هەر کاتێک پێویستیان بە ئیحالەکردن بی ئیحالەی دەرەوە دەکرێن خۆکاری دەستیان هەیە نمونە لەسەروەی ژنان و منداڵانی سلێمانی بەڕاستی کە دەچێوێ یعنی جاری وا پێت خۆشە کە دەبینی ئەو ژنانە ئەو کاری دەستی شیرناتی ئەنواع کاری هەویری دەکەن بە بازارکردنی ئیشەکانیان ژیانێکیان لەوێ دروست کردێ کە بتوانن دوای بستنەوە دەرێ ئینسیزام لەگەر کۆمەڵگە بکەن بتوان چۆن ژیانی خۆیان بکەونەوە سەر پێ دەوراتیان لۆکرایتەوە دەوراتی سیمیناری ئاینیان پێدەکرێ ئەوانە ئەوە دەمنێتەوە سەر ژنەکان خۆیان سەر پێ خۆیان هەوڵ بدەن خاتو مهابات با من هەمیشە باشەکان شتان بیرەهێنمەوە ئیجابیاتەکان مەسەلەن ژنی زۆر ناودارێ مەسەلەن ئێستا بدون مجاملە و ئەوانە کە تەلەڤیزۆنی کورساتین بەڵام شانازی برای مححمد خاتو شاناز یەکێکە لەو ژنانەی کە لە زۆر پێگەی خێرخوازی و حتا ئەخیر ئیڤنتی کەەوە بوو سەرپەرشتی و پاڵپشتی هێنانەوەی ڕوفاتی ئەنفالەکان و ئازیزەکان کە ئەمە ڕنگ بوو زۆر لە سەرکردە پیاوەکان ڕەچاو بکرای بەڵام ئەو هات مەسەلەن ئەمە زۆر بواری تردا مەسەلەن دکتۆرە ڕێواز سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو بێگەرد خان وەزیری کشت و کاڵە مەسەلەن کوێستان خان وەزیری کاروباری کۆمەڵاتیە ڤالەخان وەزیری هەرێم بووە ئەمانە هەمووی و ئەمەلخان بە هەمان شێوە وەزیرە کە سەرۆکی دەستێ ئەمەل جەلال ئەمانەشتان هەیە مەسەلەن ناو حکومڕانی کوردیا بەجگەلەوەی لەو خانمە پەرلەمانتارانەی کە هەبووە مەسەلەن یان لەو مدیر عام و جێگری مدیر عامانەی لە نمونەی خەرامان خان بەس لێرە هەستەکەی خەلەلێک یان تێگەیشتنێک هێشتا ماوە ئەم تێگەیشتنە ئەبێ لە ڕووی پەروەردەیەوە بێ عائیلە بێ ئەعلام بێ کامیانە بێ بیگۆڕ کاتێک کە باز لە شانازخان و نمونونەکانی وەکو شانازخان ئەەکەی تێئەگەی خێزان چ ڕۆڵێکی هەیە ئەو کچی پیاوێکە مامۆستا برای مەحمەدە
مامۆستای برای محەممەد ژینگەیەکی بۆ خوڵقاندون کە ئەوان متمانیان بەخۆیان هەبێ متمانیان بە تواناکەیان هەبێ خۆیان خوڵقێنەر بن خۆیان بن ئەمە ڕۆڵی زۆرە کەواتە ئەمە مانگەێنێتە چی ئەمانگەێنێتە ئەوەی یەکەم هوشیارکردنەوە دووەم هوشیارکردنەوە سێم هوشیارکردنەوەی خێزان ڕۆڵی زۆرە ئەجا دوای یینە ناو کۆمەڵگا ئەجا دوای یینە ناو دامەزراوەکانی تر کەواتە ئێمە پێویستمان بەوەیە لە خێزانەکانەوە دەست پێ بکەین لە قوتابخانەکانەوە پەرەی پێ بیرێ و کۆمەلگاش هەمووی پاڵپشتی بکە ناکرێ خێزان لە شوێنێکەوە پەروەردەی کەسێ بکە کە هاتە کۆمەلگاوە دژیەکی دروست بێ ئەبێ هەمومان یەک دەست بین ئەمەژە وەستێتە سەر پەروەردە وەستێتە سەر ئەو دەستگانەیە کەواتە خەلەل لەکوایە کەلێن لەکوایە کەلێن لە هوشیارکردنەوەی تاکەکانمانە لە خواری خوارەوە بۆ سەری سەرەوە ئێمە هەمومان ئەبێ کار بۆ ئەوە بکەین کە بزانین ژنان لەکووا پێویستیان بە ئێمە هەیە بزانین ژنان پێویستیان بە چیە پێویستیان بە هاوکاری مادیە بە هاوکاریان بکەین پێویستیان بە هاوکاری کۆمەڵایەتی و ڕۆشنبیریە بە خولیان بۆ بکەینەوە ترینیان پێ بکرێ و بەردەوام لەگەڵیان نابین هەنێکیان لەوانەیە پێویستیان تەنها بەوە هەبێت چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی بۆیان چۆنەڵی دەرگایەکیان بۆ ئاواڵەکە دەواازەیەکیان بۆ ئاواڵەکە لەبێەوە چەندین دەرگای ترەکرێتەوە بەڕوویانە کەواتە ئێمە دەستگاکانی ڕاگەاندن ڕۆڵیان زۆرە کاکزانە حەزەکەم زانین چونکە ئەم دەستگا ڕاگەاندنانانە لە هەموو ماڵێکان لە هەموو کونێکە لە هەموو شوێنێکە هەن کەواتە خێزان کۆمەلگا دەستگاکانی ڕاگەاندن میدیا ئێستا لەوەش زیاتر هاتۆ سۆشیال میدیا ڕۆڵی زۆرە بەداخەوە سۆشیال میدیا تا ئەم دقەیە توانم بڵێم کەلێن میتیایە تا ئێستا کەسانێک لە پشتی خێزان یعنی وای لێ هاتە یعنی ئێستا ئێمە هەمیشە ئاواتەخواز بووین شتێکمان هەبێت لەگەڵ دنیا دوانەکەوین لەگەڵ دنیای تەکنەلۆژیایە دوانەکەوین بەڵام ئێستا وای لێ هاتووە ئەڵین خۆزگە ئەم سۆشیال میدیایە نەبووە ئێستاوامان لێ هاتووە بەڕاستی ئەمە کێشەی گەورەیە بۆ ئێمە سۆشیال میدیا بێ پێداچوونەوەی پیا بکرێ ئەبێ فلتەر هەبێ ئەبێ لێپرسینەوە هەبێ کاکەگیان بڕۆ دوێنێ لەسەر کۆمەڵێک بابەت هەنێ پێی شتیوان نووسیوە بابە بڵات گەنە ینی تداخلی جلوبەرگەکانیشمانەکەن ینی وای لێ هاتووەڵێ دکتۆرە تۆ نابێ و ڕەنگە لە بەرکە و ڕەنگە لە بەرکەیت پێ بکە ینی دوێنێ کۆمەڵە پێیکردویان بەزمێک لەسەرەوەی کە ئەم ڕەنگە نابێ و ڕەنگابێ کاکەکیان تداخلی هەموو شتێکمانەکەن یان هەموو ئەو خواردنەمە خۆ ئەوە بخۆ ئەو دەوازمان دەبێنن لێمان گەڕن بە خۆمان بڕیاری خۆمان بین بڕیارەکە باش بوو خۆمان تەحملەکەین خراپیش بۆ خۆمان تەحملەکەین لەبەرەوەی کێشەی سەرەکیمان لەم ڕۆژە بەڕاستی پێت بڵم سۆشیال میدیا بووەتە ژەهرێک چوەتە تاک بە تاکی کۆمەلگاکەمان و هیوادارین هەمووان بە ئاستی بێت پرسیارەتی مامەڵام لەگەڵ ئەم تەکنیکە تازەیە بکەین زۆر باشە دوا پەیامی تۆ لەناو ئەو هەموو کێشانەیە خاتوو عەمید ڕێزە بەڵێ پەیامی من بەڕاستی پێویستە ئێمە کۆمەلگاکەمان چاکەین کۆمەلگاکەمان خەریکە لە ڕووی من ڕێزە لەگەڵ قسەکەی خاتوو مەهاباتام خەریکە لە ڕووی ئەم تەکنیک و ڕاگەاندنی ئێستا بەرەو هەڵدێرە ڕوا کەناڵێکی زۆری بێمەعنامان هەیە فەیسبوک و نازە بابە وڵاتان وانە ئێستا لە سین بە سەعات سەیری ئەنتەرنێتەکەن بۆیان نییە هەموو سایتێ بکەنەوانە ئەسڵەن هەنێ شوێنی سەربازیان هەیە لە سین من بۆیان نییە کچ و کوڕەکانیان ژوان لەگەڵ یەکا بەستن قەرارە قانونە نییە لە شوێنە سەربازەکانیانە یعنی لە هەموو وڵاتێک چۆنەڵێ شوێنی خۆی هەیە سنوورێکی خۆی هەیە بەڵام لە کوردستان لە سنوور چۆتە دەرەوانێ لەم تیکتۆک و هینە یعنی قەڵک هەستەکەی هەموویێکرێ بە پەرویچێکرێ بە هەریمەن بە ئارزوو خۆی و بە کەرامەتی یەکایەتەوە بە قسە و باس و جنێوان و بەم و بە و من ڕقم لە توێ بەبێ ئەوەی بزانم تۆ چیەکەیتەوە تر قەڵک گوێی لێگر و کۆمنتە نووسە ئەجا کێ جنێوی زۆریە ئەوە مەرغوبە ئەوە زۆرترین کۆمنتە بۆ بە کلتور بۆ بە باو جنێوان یعنی کەس ناڵێ ئەی بە ئارەم هەموو جنێوانە لەسەر چی باشە یەکێتە سەر ئەم سایتانە زۆرترین لایکێ بۆ لەبەر وەڵڵاهی جنێو زۆرە ئای جنێو کە خۆشەیە ینی کلتوری کورد قەدوانە بووە ئەدەب و ئەخلاق و قسەکردن و جوان و هین لەناو کووردا بووە ئێستا سەیرەکەی هیچ شتێ نەماوە بەشێکی زۆر بمبورە بەشێکی زۆر لەو توندوی ژیانەی بەرامبەرشن بە زمانەکرێ
وازان بەس کوشتنی جەستەیە نەخێر بەشێکی زۆری ئەو کوشتنێکایە کوشتنی ڕحمانە ئەویش بەچیە کرێ بەو زمانە زبر و لێ بێ ئەوەی بدناسیێت چی کردو چی نەکردو یەتە خوارەوە پیاتە لە بەڕاستی خەڵکیش غەڵەتی هەیە بێمەعنا ڕسم دابەزانن شت دابەزانن ئەچێ بۆ ماڵاندایە بەزێنێ نانەخوا ڕسمدا ئەبەزێنێ شتدا ئەبەزێنێ هەموو شتی ینی لە تام چۆتە دەرەوە دەستخۆش خات و خەرامان زۆر بە کورتی دوا سەرنجی خۆتم پێ بڵێ سوپاس دەکەم سوپاس لۆ بەڕێستان دەکەم ئەمن تەنها ئەوەندا دەلم ژن شان بەشانی پیاو هەموو کاتێک دەتوانێت ڕۆلی خۆی هەبیتن ببوورە دەنگ نییە نازانم بەڵێ بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس لۆ بەڕێستان کە ئەو دەرفەتەتان دامێ ئاڵوگۆڕی ئەو بابەتە گرنگە بکەین هیوادارم هەر بەرەو پێشکەوتن بچی و هەر ژن ببینم لە ئاستی سەرەوە و لە شتی باشتر و ڕۆلی باشتر هەرچەند هەموو کات ژن ڕۆلی خۆی هەبووە لە خەبات لە شاخ لە شار ئێستا لە پۆستەکان ئینشاءڵڵە هیوادارم هەر باشتر دەبی و هەموو ڕۆژش هەشتی مارس دەبی لە بۆ ژنان و مافەکانی خۆیان دەست بەر بکەن ئینشاءڵڵە لە کۆتاییدا سپاس و پێزانین زۆرمان بۆ عەمید ڕێزان بۆ خات و خەرامان بۆ کاکزانای بەڕێز بۆ کورساتی خۆشەویست هیوادارین هەموو ڕۆژەکانمان ڕۆژانی پەمەیی بن ڕۆژانی ئاسوودەیی بن ڕۆژانی خۆشەویستی بن پڕ بن لە مهر و لە وەفا تا ڕەهەندێکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ